ئێستا و دوای شکستە گەورەکەی پاش ڕیفراندۆم ئیتر چاوەڕێی هیچ چاکەیەکتان لێ ناکەین جگە لە کارکێشانەوەتان تا ستافێکی کارە بچێتە بەغداد و لە چوارچێوەی دەستووردا داوای بودجە و داهات و مافی خوراوی خەڵک بکەن وەک لە زۆر ناوەندی داهاتدا لە سەردەمی ئابووری سەربەخۆتاندا خود بڕاوتان کردین و موچەکانمانتان کرد بە چارەکە موچە ئێمە برسی خۆتان تێر کرد ژێرخان و سەرخانی ئابووری کوردستانتان نابود کرد بێگومان لە ئێستادا چاوەڕێی هیچ جوڵەیەکی خێرتان لێ ناکەین باشترین جوڵە بۆ ئێوە دوورکەوتنەوەتان لە دەسەڵات قابلی قبول نییە میلەتێک ئەم هەموو شەرمەزاریە بەسەریایەت ئەم هەموو ژیان خراپیە ئەم هەموو شێوانی سومعە و داهات و میلەتە قبول بکات لەبەر ئەوە ئێمە وەکو بەرپرسیارەتیە کە خۆمان مەسئول ئەزانین بەرامبەر بەم گەل و نیشتیمانە بەم وڵاتە و ئەو دەسەڵاتە کە بێباک و بێمنەتە ئێمە لەو خۆمان بەخاوەنی زیاتر ئەم میلەتەوە وڵاتە ئەزانین بۆیە لەسەر ناڕازایەتەکان بەردەوام بین دەنگی ناڕازایەتی زیاتر دەکەین. کارمان ئاڕاستەی حکوومەتی هەرێم کە ئێساتە بەڕاستی لە ئاستێکی زۆر خراپی ئیدارەدانایە و لە بەرامبەر ئەوش ئاڕاستەی حکوومەتی عێراقی بگین کە پابەند بێ بە دەستورەوە کە دابینکردنی موچە و بژێوی ژیانی هاوڵاتیانە بۆی ئومێدەوارین کەوا پەیامەکەمان ئەمڕۆ گەشتوێت لەمە زیاتر فشار نەکرد لە حکوومەت لەمە زیاتر فشار لە هاوڵاتیان نەکات کە ڕێگەچاریکە بگەینە بەرەوە بۆی هەموو ڕێگەمەندەنیەکان بۆ ئێمە کراوەتەوە ئومێدەوارین بەمە کۆتا ڕێگە بێت و دەست بە ڕێگای کەی مەدەنی نەبێت.